بزوتنەوەی گۆڕان بەرەو دوو حیزبی جیا هەنگاو دەنێت. کۆمیسیۆن سەرێشە بۆ چیا نەوشیروان مستەفا دروست دەکات. لەم راپۆرتەدا دیوی پشتەوەی ناکۆکی و ململانێ سیاسیەکانی ناو بزوتنەوەی گۆڕانتان بۆ باس دەکەین. دوێنێ بزوتنەوەی گۆڕانی باڵی گردی زەرگەتە کۆنفرانسی ناوخۆیی خۆی بەست، بەڵام ئامادەنەبوونی نوێنەری کۆمیسیۆن لە کۆنفرانسەکە هەمووانی شۆک کرد، چونکە چاوەڕوانکراو نەبوو، بە تایبەت کە کۆنفرانسەکە لەسەر پێشنیازی کۆمیسیۆن کراوە، هەربۆیە زوو چەند بەرپرسێکی گۆڕان گومانیان خستە سەر ئامادەنەبوونی کۆمیسیۆن و وتیان بە فشاری سیاسی نەهاتوون. ئامادەنەبوونی کۆمیسیۆن سەرئێشە بۆ گۆڕانی زەرگەتە دروست دەکات، لە پێش هەمووشیانەوە بۆ چیا نەوشیروان مستەفا کە ئەندازیاری پشت پەردەی ململانیەکانی ئێستای گۆڕانە. هەرچی باڵی کوردساتی گۆڕانیشە بڕیارە ڕۆژی پێنجشەممەی ئەم هەفتەیە کۆنفرانسی خۆیان ببەستن. بە پێی زانیاریەکانی تیوار بڕیارە نوێنەری کۆمیسیۆن لە کۆنفرانسەکەدا ئامادە بێت. بەمەش گۆڕانی کوردسات بە سەرۆکایەتی دانا ئەحمەد مەجید و بەشێکی ژوور و باژێڕوانەکان و کەناڵی KNN دەیانەوێت شەرعیەتی بزوتنەوەکە بخەنە ژێر دەستی خۆیان. زۆرینەی ئاماژەکان بەو جۆران کە گۆڕانی کوردسات دەستبەرداری بزوتنەوەکە نابن، چونکە گۆڕانی زەرگەتە بە کۆنفرانسەکەشیان نەیانتوانی گرفتی ناوخۆی خۆیان چارەسەر بکەن. هەرچەندە ناوی 55 کەسیان بڵاو کردەوە کە وەک جوات هەڵبژێردراون، بەڵام محەممەد تۆفیق ڕەحیم کەسی دیاری بزوتنەوەکە بێ ئاگایی خۆی ڕاگەیاند و بەشێکی ئەنجامانی کۆنفرانسەکەش ناڕەزایەتی و جیابوونەوەی خۆیان ڕاگەیاند. بەپێی ئاماژەکانیش بێت بزوتنەوەی گۆڕان بەرەو ئەوە دەڕوات کە ململانەکان سەر بکێشێت بۆ دروستکردنی دوو حیزبی جیا. چیا نەوشیروان مستەفاش بە جوڵەکانی دەری دەخات کە بناغەی حیزبێکی نوێی داناوە. هەرچۆنێک بێت پێش دەستپێکی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دەبێت یەکێکیان دەستبەرداری بزوتنەوەکە بێت و لایەکیشیان بەناوی گۆڕانەوە بچنە هەڵبژاردن، کێ دەیباتەوە و کێش حیزبی نوێ دروست دەکات. کات وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە و چەند مانگێکی تر زۆر شت ڕوون دەبێتەوە.